سڵاو شەوت باش. بینەرانی کوردستان تیڤی ئەم کاتەوە و کاتێکتان لە خۆششای دابێت و خۆشحاڵم لەگەڵ هاوکارم دینە. بەرنامەیەکی تایبەتتان بە 22مین ساڵ ڕۆژی دامەزرانی کوردستان تیڤی دایکی کەناڵە کوردیەکان پێشکەش دەکەم. بەر لە هەموو شتێک دینە دەمەوێت پیرۆزبایی لە ئامادەبوانی نێوستۆدیۆ بکەم، پیرۆزبایی لە بینەرانی خۆشەویست بکەم، پیرۆزبایی لە هەموو کوردستانیانی خۆشەویست بکەم بە بۆنەی ساڵ ڕۆژی دامەزرانی کوردستان تیڤی شاشە گەورەکە. هەروەها لێرەوە جارێکی دیکە پرسە و سەرخۆشی خۆمان ئارەسەی و کارمەندانە دەکەین کە لە ماوەی 22 ساڵی ڕابردوو لەم شاشە جوانە خزمەتیان کردووە و بە هۆکاری جیاواز گیانیان لەدەستداوە. سوپاس بۆ ئێوە کە خزمەتتان کرد، کارتان کرد، ئێوە لەبیر ناکەین و پیرۆزبایش لە کارمەندان و هەموو ستافی کوردستان تیڤی دەکەم و لە تۆش پیرۆز دەکەم دینە. زۆر سپاس دەرباز، شەوتان باش بینەرانی کوردستان تیڤی. ئەم شەو 22هەمین ساڵ وەگەڕی دامەزراندنی ئەم تیڤی جوانەیە کە بەشای تیڤیەکان ناسراوە و بەدایکی تەلەڤیزۆنەکانی نێو کوردستان و دەرەوەی وڵاتیش ناسراوە. کوردستان ستار بەرنامەیەکی تایبەت بەو یادا پێشکەش دەکات. وەک دەزانن کوردستان تیڤی درێژە پێدەری ئەو کاروانە فەرهەنگیە خەباتکارەیە کە هاوشانی تێکۆشانی گەلی کوردستانە بە پێکهاتەنەتەوەیی و ئاینی و کۆمەڵایەتیەکەیەوە. کوردستان تیڤی وەک تەلەڤیزۆنێکی گشتی هەوڵ دەدات گەشە بە بوارەکانی فەرهەنگی، کولتوری، ڕۆشنبیری و هونەری بدات، لە بەردەم گۆڕانکاریەکانی سەردەم و بەشداری پێشکەوتنەکان بێ و لەگەڵ کۆمەڵگای مرۆڤایەتی پێشکەوتوو بگونجێ. ئەمەش بە پشتبەستن بە بنەماکانی دادپەروەری و پێکەوەژیانی ئاشتیانە و یەکسانی لە ناو گەلاندا. بۆیە پیرۆزبایی خۆمان ئاراستەی بەڕێوبەران و کادیرانی ماندوونەناسی ئەم تیڤیە جوانە دەکەین بە ناوی ستافی کوردستان ستارەوە. زۆر سپاس دینە بۆ پەیامت جوانە. جارێکی دیکە 22مین ساڵ ڕۆژی دامەزرانی کوردستان تیڤی پیرۆز دەکەین. دینە ئەم شەو بەرنامەیەکی زۆر تایبەتی کوردستان ستار پێشکەش دەکرێت. بەڵێ بینەرانی ئازیز، ئەم شەویشکە لەگەڵتانین چەند بەشداربوویەکی کوردستان ستار لێرە لەگەڵمان ئامادە ئەبن و چەند بەرهەمێکی جوان پێشکەشەکەن و ئاهەنگێکی خۆش ئەڕازێنینەوە بۆ ساڵیادی دامەزراندنی کوردستان تیڤی کە 22 ساڵە خزمەت دەکات. ئەو چەند بەشداربووی لێرن لەگەڵ ئەوانەی کە من و کاک میرا سوپرایزمان هەیە، چەند بەشداربوویەکیش نەیانتوانە. بەڵێ دکتۆرە بەڵقیسیش چەند بەشداربوویەکیش نەیانتوانیەوە بەشدار بن. لێرەوە دەست پێکەین و ئەچمە لای هاوکارم دەرباز. بەر لەوەی کە گوێ لە گۆرانی بگرین دەچمە لای لیژنەی خۆشەویست بەداخەوە کە ئەمڕۆ هەریەکە لە مامۆستا عەبدولقادر زاخۆیی و مامۆستا میکایل لەگەڵمان نین. پەیام و پیرۆزبایی کوردستان تیڤی لە مامۆستا ئەڵکەوزایر وەردەگرم. سڵاوت لەبێ مامۆستا و پیرۆزە. سڵاو کاک دەرباز، سڵاو خاتوودینە، بە خێراتنیە میوانە بەڕێزانەکەم. ئەمڕۆ خۆشحاڵم ئەمڕۆ لە 22مین ساڵ ڕۆژی کوردستان تیڤی ئەمڕۆ شەرەفێکمان پێبەخشرا کە بەشدار بین ئێمە وەکو ستافی کوردستان ستار. پیرۆزبایی لەسەر جەم کوردستانیان دەکەم بۆ ساڵڕۆژی شاشە گەورەکە، شاشەی دایک، دەنگی حەق، دەنگی نیشتیمان کوردستان تیڤی. هیوادارم ساڵانە بتوانن یاد و یادگاری ئەو تیڤە جوانە بە جوانی بکرێتەوانێ بە ناوی سەرجەم ستافەوە، بە ناوی کاک عەبدولقاهر زاخۆیی و هونەرمەند کاک میکایلەوە. دیسان پیرۆزبایی ئەوانش ئاراستەی بینەرانی بەڕێز و ئێوەی خۆشەویست دەکەم. هیوادارم بتوانین ئەم شەو هەنگێکی بچکۆلانە وەکو خزمەتێک پێشکەشی کوردستانان و کوردستان تیڤی بکەین. دووبارە پیرۆزبایی لەسەر پەرشتیار و بەڕێوەبەر و سەرجەم کارمەندانی کوردستان تیڤی دەکەم. ئێوەشە شادن. سپاس. مامۆستا ماندوو نەبی. دکتۆرە ئەمڕۆ بە جلی کوردیەوە شەوەکەمان جوانتر و ڕازاوەترەکات، ڕەنگەکانمان لێک نزیکە. دکتۆرە بەخێر بێ. ساڵ وەگەڕی دامەزراندنی 22 ساڵی کوردستان تیڤی چیمان پێڵێ؟ ئەمن دەڵێن پیرۆزبایی بی لە بۆ هەموو کوردەکان، لە بۆ هەموو وڵاتەکان. دڵمان زۆر گەورەیە بۆ کوردستان تیڤی. یعنی زۆر تشتی جوان پێشکێشەکە، خزمەتی وڵاتمان دەکا. یعنی هەمومان دەردێن لە تەلەڤیزیۆن پێشکێش، ئەوە هەموو ئیشی باشە. ئینشاڵڵا نە 22 دەبیتە 122 ئینشاڵڵا. زۆر سپاس دکتۆرە بەڵقیس. دەچمە لای میرا. میرا تۆش پەیامی پیرۆزبایی خۆت بگەێنە. سەرەتا شەوتان باش. بەخێراتێکی گەرمی و میوانە بەڕێزاناکەم، بەخێراتی هەموو بەرهەمەندانەکەم کە ئەمڕۆ لێرە ئامادەن.
وەسپاسی تۆ و خاتودیناکەم زۆر سپاس بۆ سپاس. تۆش. پیرۆزبایی خۆم لە شاشە جوانەکەی کوردستان کە هەمیشە لە لای من جێگایەکی تایبەتی هەیە شاشە جوانەکەی کوردستان TV پیرۆزبایی دەکەم ساڵیادی دامەزراندنی هیوادارم هەمیشە بتوانێت بە بەردەوام بێت بۆی کە بتوانێت خزمەتی زیاتر وڵاتمان بکات و هەرچەنە کە توانێتی لەم 22 ساڵی ڕابردوو کە کۆمەڵێ کار و کۆمەڵێ پرۆگرام و کۆمەڵێ بەرنامەی زۆر باش کراوە یەکێ لەوانەکە ئەمڕۆ کە بەرنامەی کوردستان ستارە کە باشترین پرۆگرامە تا ئێستا کە لە کوردستان کە کراوە هیوادارم بتوانین هەر هەمومان بێکەوە بتوانین زیاتر خزمەتی ئەم شاشە جوانە بکەین دووبارە سپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشحاڵم. زۆر سپاس بۆ هونەرمەندی لاو کاکە میرا. دەرباز وەک دەزانن ئەم شەو شەرەفی ئەومان پێبەخشرا کە وەک بەرزترین با بڵێم گەورەترین پرۆگرام کە لە کوردستان TV ئەم ساڵ پەخش دەکرێت پرۆگرامی کوردستان ستارە و بە زۆرترین دەنگدانەوە لە سۆشیال میدیای کوردی هەژمار کراوە و زۆرترین بەشدار بوو بەشداری کردووە لە هەر چوار پارچەی کوردستان بۆیە شەرەفی ئەوەیان پێداوین کە ئەم شەو ئاهەنگێکی بچووک لە ناو ستۆدیۆکەی کوردستان ستار پێشکەشی بینەران بکەین بۆ بۆنەیەوە من دەستخۆشی لە کوردستان TV یەکەم کە شەرەفی ئەوەی پێبەخشین و هەروەها دەستخۆشی لە هەموو گروپی میوزیکەکەم کە ئەم شەویش میوانە بن لەگەڵمانە وازفێکی جوانمان بۆکەن لەگەڵ بەشدار بووان و سپاسی هەموو ئەو میوانانە کەم کە ئەم شەو بۆ ئەم ساڵ یادە جوانە لە ناو ستۆدیۆ بەشدار بوون چەپڵێک بۆ خۆتان لێدەن. هەر بۆیە ئەم شەو ئێمە لێرەین کە ئێمە دەنگدانەوەیکی زۆرمان هەبووە لە کوردستان TV ئەزانێ ئێمە کوردستان ستارین ینی ئێمە زۆرترین دەنگدانەوەمانەیە بۆ ئەم شەو لێرەین. سپاس دینە جارێکی دیکە ئەمجارە تۆ بیرت چوو من زۆر سپاسی گروپی میوزیک دەکەم کە بەردەوام لەگەڵمانن و بێگومان ئێستا بیرەرانی خۆشەویست چاوەڕێنی یەکەم بەشدار بوو بێتە سەرشانە و بەرهەمەکەی خۆی پێشکەش بکات بەڵام بەبێ ئەوەی بۆ چوونی لیژنەوە بگیرێت. بەڵێ ئەم شەو لێژنە میوانن وەک ئێمە کە هەموو جار سەیریانەکەین و ڕاو بۆ چوونەکانیان وەرەگرین و بەشداربوانیش بە بێسترێس بەرهەمەکانیان پێشکەشەکەن. یەکەم بەشدار بوو با بچینە لای یەکەم بەشدار بوو کە فەرهاد عادل لە ئامێدیەوە هاتووە با بفەرمێن. من الزوني من الزوني من الزوني بدلي مكركي عبدالي خدي المسوتي ايش جوني ايش جوني هدي كلام هوار خدم قد اسيشون دي اسيشون
كلنا دەمخۆش کاک فەرهاد دەستخۆش دەنگخۆش دەستخۆش سپاس چۆنی باشم گەلێک زۆریان کەم گەلێک باش باشە هیچ سترێس نییە ئەم شەو نه لیژنە بۆچوونی نییە بەڵێ بۆیە باشە پامی پیرۆزبای خۆت بە بۆنەی 22مین ساڵ ڕۆژی دامەزرانی کوردستان تیڤ بگەێنە و هیچ سترێز مەبە پێویست ناکەوەکو مسوبیتەوە گەلێک سپاس پێ خوشحاڵ بووین کۆ قناتی کوردستان تیڤی ئەم شەژی هەندێ دیتین کۆ ئەف شەڤان ببینە مێڤان و خزمەتەوان بکەین و ڕێز و سڵاو بۆ هەمی بینەرە کوردنەوە ستودیۆ دامادەنە مامۆستایان هێژا سپاسیەوانە ژیتکەین سپاس بۆ تپا موسیقی ڕاستی ماندی بوونەوە گەلمە گەلێک سپاس دەبارە سەرخوشیل کوردستان تیڤی دکەم و گەلێک سپاس زۆر سپاس زۆر کاک سپاس. فەرهاد گەلێک سپاس کاک فەرهاد دەڵێ وەرە با بچین بۆ سەیران بۆ ئەم باخ و ئەم دەربازە ئەوەنە ڕەزیلە ڕۆژێک نەیوت وەرە با داوەتی یاپراغێککەم بۆ ئەم $10 دەرباز بۆنە ڕەزیلی قەرزارم داوەتێک بەڕاستی یەک دوو برادری دیکەش فەزیلە. لێرە هەن داوەتی دۆڵمە قەرزارن ئەوە لەگەڵ دینا ئەو و هەموو $10 وت کاک فەرهاد بیرم کەوتەوە لەگەڵ دینا و لەگەڵ ستافی بەرنامەش بەهاری داهاتوو داوەتی منن بە دۆڵ بەهاری دا نەموت ئەو بۆی بیرم چێر بیرمەچێتەوە دەگە بە سەرچاو قەرزارم زۆر دەست خۆش کاک فەرهاد کاک فەرهاد سپاس. کە ئەم سپاس. شەو لێرە سپاس. بە دەنگە خۆشەکە و سپاس مامۆستا ئێرە ترازانەوە زۆر سپاس فەرموو سپاس باشە دینا با بچینە لای بەشدار بەشدار بووی. بوویەکی تر دووەم دێتە سەر شانۆ مامۆستا و گروپی لیژنە زۆر بە فەقیری دانیشتون بۆ تونیان وەرناگیرێ ئێمە گوێگرین و تەنها گێبسینمان لەسرە هیچ ڕۆیشکەمان نییە بەس ویستم من شتێک بڵێم مامۆستا سەید ئەحمەد یەکێکە لە سەرەتای دامەزراندنی کوردستان تیڤی شایانی ئەوەیە جوانترین چەپڵە مامۆستا سەید ئەحمەد چەپڵەیەک بۆ مامۆستا سەید ئەحمەد میوزیسیانی بەتوانە هەروەها سەرۆکی گروپی میوزیکی کوردستان ستار زۆر سپاس مامۆستا کە ماندوونە ناسانە لەگەڵ ئێمەی مامۆستا ڕوان دزی گۆتەنی 20 ساڵ پێشی هەنجێ مامۆستا چ عەسفی دەکەرەمە کۆرال بووین هەر لەو تیڤێ جوانەی ئەوەندە بووم مامۆستا دەست و پەنجەت نەرزێ زۆر باشە تۆ بەشدار ئەچیتە لای بووی بەشداربوویەکی تر دێتە فەرموو سەر شانۆ بە چەپڵەیەکی قایمیەوە هاوکار سابر لە کفریەوە
خۆش کاگاوکار دەنگ گەنجێکی خۆش. قۆس خۆی جوان کردووە مامۆستاڵێک کۆفیەک بڵێ کا مایکەکەمان تۆزە بۆ نزیکەرەوە دانە دانە خاڵ دانە دانە خاڵی بەرمەمانی جوانە دانە دانە خاڵ دانە دانە خاڵی سەرڕوومەتی جوانایە کوشتمی ئەو بێ ئیمانەش زۆر سپاس دەم خۆش هاوکاریستم بپرسم ئەو دانە دانە خاڵ دانە دانت لەکوێ دیوە لەکوێ دۆزیوتەتەوە وڵاهی دانەدانە خاڵ گۆرانێکی هونەرمەندی گەورە و دەزانین گۆرانێ من باسی گۆرانی ناکەم باسی خاڵەکە دەکەم ئەو گۆرانیەکە لە شوێنی خۆی ئەو دانی دانەدانە خاڵ دانەدانە یعنی چی؟ لەکوێ گەڕاوی لەکوێ سێرچت کردووە ئەو مخریز لە گوێم دەڵە پێ بڵێ لەکوێ دۆزیێتەوە ئەو شوێنە ئەو لوکیشنە بدا بە ئێمەش نابێ کەشم کردوایە باشە دەم خۆشاوکار بێگومان دینە هاوکاریەکێکە لە بەشدار بۆ بێزەکانی کوردستان ستار سپاس بۆ گۆرانی جوانە پێم بڵێ چی ئەڵێ بە کوردستان تیV کا 22 ساڵە خزمەتی بەردەوام و بێوچانیان تا ئەمڕۆ لەگەڵ خەڵکی کوردستان ماونەتەوە لێرەوە خۆم بە پێخۆشحاڵەزانم کە لە یادی 22 ساڵەی کوردستان تیV بەشدارم و خزمەتێکەکەم بەم کەناڵە هیوادارم چەند جاری کەش دووبارە بێتەوە ئیشاڵە چەند ساڵی کەش دووبارە بێتەوە لێرە بەردەوام بم لێرە خزمەتی ئەم کەناڵە بکەم باشە کار چی تێ بۆ خەڵکی کفری تۆ لە کفریەوە هاتوویتە کوردستان ستار لێرەوە پیرۆزباوی پامی خۆت بۆ خەڵکی کفری خۆشەویست بنێرە پیرۆزبایی لە شارەکەمەکەم بۆ یادی دامەزراندنی کەناڵی کوردستان تیV و بە خەڵکی شارەکەم ئەڵێم لێرەوە هەمیشە هەوڵەدەم سەربەرز بن زۆر سپاس سلااو بۆ ئەم دەڤەرە جوانە کەلار و کفری و هەموو دانیشتوانە جوانەکەی سپاس کە کاوکار کە ئەم شەو گۆرانێکی لەگەڵ خۆمایکردی بەرەوە باشتر باشە ئیشت پێ بێت آخر ئەم دانەدانە خاڵدانەدانە خۆش پیرۆزبایی بۆ هەر چوار پارچەی کوردستان خاڵدانەدانی چمان بۆ دکتۆرە بەڵقیس پێویستە وانە دکتۆرە دەبی لێ بگەڕی سێرچکەی لە چ بگەڕێم خاڵدانەدانە ئەگەر پیر بووم دکتۆرە نییە بزانە هاوکار دۆزیوێتیەوە بە خۆی دینا من نویستم لێرەوە گوڵکویەکی جوان بۆ ینی چەپکە گوڵی جوان بۆ گوڵکۆی مامۆستای گەورە حسێن عەلی کەیکێکە لە خۆشترین دەنگەکانی میلەتی کورد کە دەبێ جیلا و جیل شانازی بەتوانەی هەم ئەو هەم مامۆستا عەلی مەردان لە دەڤەری گەرمیان کەرکووک و گەرمیان گۆرانێکی زۆر خۆش بوو و سڵاو ڕێز بۆ بنە ماڵێ و بەڕێزم دکتۆرە تەواو تەوا دەدۆزیەوە دانەدانە خاڵدان یان نادی ناوەڵا بەسە خڵقم نەما خۆی دکتۆرە خاڵێکی لەسەر لێوی هەیە پێما بێ دەبێت کەسێک دکتۆرە بدۆزێتەوە وانە دەبی ئەو لە دوو بگەڕێ لێ پێی دەڵێن لە ڕێگەی کامێرەکانمانەوە پێی دەڵێن لە دوی دکتۆرەی بگەڕێ ئەو خاڵی سەرلێوی دکتۆرەی دەچینە لای بەشداربێکی تر ڕزگار کاکە ڕزگار تارق لە خورماڵەوە بە بەرهەمێکی کوردەواری جوانی ئەو دەڤەرە جوانە ئەم شەو شاشەکە ئەڕازێنێتەوە داوا لە کاک ڕزگارەکەین بێتە سەرشانەوە چەپڵەیەک بۆ کاک ڕزگار لمنو لم
هەڵی مەسێنێ بنداڵە دڵی مەشکینێ یا بەدور یا بەوەسڵ دوو ماچی لێ بسینێ یا بەدور یا بەوەسڵ دوو ماچی لێ بسینێ کاک ڕزگار دەم خۆش ئەو من و دینا خەریکی هەڵپەرچێ بووین بۆیە کاک ڕزگار ئەم جۆری وتنە ئاوا لەگەڵ یا هەڵەپەڕن ئەم جۆرە گۆرانیانە لای ئێمە بە گۆرانیەکی قەڵایی دەئەنرێت دوو جۆر گۆرانیمان هەیە سورعەترمان هەیە لەمە بەس ئەمەیان ئەم جۆرە قەڵاییە ینی وەکو بڵێ بەخاوتر هەڵەپەڕی لەگەڵیان چۆن هەڵەپەڕی کوپشانم بە دینا شایکەرێکی باشە مایکەکەی ئالەی بسەنێ مامۆستا ئەیڵێت و هەڵی شەپەڕ باشە فەرموو دینا شایکەرێکی باش زام چیەکەی دێ بام نیش دوێ ناتۆ بیکە من دووبارەیەکەمەوە بە دوای تۆ بێنە و بێنە و بێنێ بێنە و بێنە و بێنێ لە خەوەڵی مەسینێ منداڵە دڵی مەشکینێ یا بەزور یا بەوەسڵ دوو ماچی لێ بسینێ یا بەزور یا بەوەسڵ دوو ماچی لێ بسینێ لەم دیوە من لەم دیوێ لەم دیوە من لەم دیوێ ئەو بری لەم دیوە دیوێ ئەو گوڵە لە دایک نەبوێ لەگەڵ تەرزە و باری وێ لەگەڵ تەرزە و باری وێ دەم خۆش کاک ڕزگار هەربژیم پەیامی پیرۆزبای خۆت بۆ کوردستان تیڤ بۆ بینەرانی خۆشەویست دەروە بۆ خەڵکی خوڕماڵ و هەورامان و هەر چوارپارچەی کوردستان بنێرە ئەگەر بکرێت با بە هەورامی بیکەم بە هەورامی زۆر خۆشحاڵە بین زۆر باشتری باشکەم تۆزێ فێر بین گەرەک ماچێگەوە پیرۆزبایی وێم جە کەناڵ و کوردستان تیڤ کەرونە هیوادارە ناکەناڵ و کوردستان تیڤ هەردەم کە ئینا خزمەت و گرد و لاوەکانە جەگرد چین و توێژەکانێ هیوادارە ناکەناڵ و کوردستان تیڤ دا ئەم سەرکەوتە بوو گەورەترین کەناڵا جە کوردستانە کە نامێش بریۆ کەناڵ و کوردستان تیڤ جوانترین کەناڵا کە جە هەورامانەنێ نامێوە تایبەتەش هەنێ کەناڵ و کوردستان تیڤ دەستپەنەکردە و گرد و دروستکردە و بەرنامەکە بیان گرد و کەناڵەکە سەر و کەناڵ و کوردستان تیڤ تاوان شاوشە دروستکەرە هیوادارن وە هەردەم خزمەتە نەبا دەست شاوەش بۆ هیوادارە دائم ڕەزامەندینەوە سپاس و چاپڵێک بۆ هەورامان ئەگەر پێت بڵین دەستی خۆش بێ چی پێ بڵین دەستەوە وەش بوو سڵاو بۆ هەموو هەورامان هەورامان هەمیشە شوێنێکی جوانی کوردستانە و دەنگخۆشی زۆر گەورەی تێدایە لەوانە مامۆستا عوسمان کیمنەیی هەموو بە ڕێزانەی ترکە خزمەتیان کردو لەو وارە سڵاو ڕێزمان بۆ هەموو هەورامانەیە سڵاو بۆ هەورامان بە چەپڵێک ماڵاوایی لە کاک ڕزگارەکەی کاک ڕزگار فەرموو کاک عادل هەورامیشمان لە کبیر نەچێ کاک عادل هەورامیش یەکێکە لە هونەرمەندە باشەکان عادل هەورامی دینا وەزگەمی شەورامی مەزانی لە هەورامانەوە دەچینە شەقڵاوە دەچینە شەقراوەی دەچینە شەقراوەی و بەشدار بوو محەممەد فەیساڵ بە چەپڵەکانی ئێوە دێتە سەرشانە
کاک محەممەد دەمخۆش وەرە ئێرە با برادران گلیمان لێ نەکەن دەڵێن زۆر لەگەڵ دینا دەچنە دواوە دەم چاوتان تاریک دەبێت محەممەد لە شەقراوەی بە خێراتی هەتا ئێرەگە لە خۆش بوو گۆرانیەکە محەممەد بێگومان بە کوڕی دینا ناسراوە ئەدێەوە کوڕی منە خوای لێنە دوای بڵێن وڵا هەرچی کردە کوڕی خۆت کلمال مسە بۆ پێدەکەنی هەرچی کردمە کوڕی خۆم ڕۆی لە بەرنامەی هەم پێم دەڵێن لە کۆمنت کاکەمەیکە کوڕی خۆت کاکەمە بە کوڕی من چاوەکەم دینا چەند کوڕەکە بوو باشتەکت لێنێ دینا یەک دقە بێ لەوە کوڕیکەتە بوو هەموو کوڕی منن ئەگەر ئەنا ئەخە کێ بوو دەچوو لە بەرنامەکە کوڕی ئەگەر کوڕم بوو یەکەم جار دەرکرا ئارا کوڕم بوو فەقیرەی ڕێ محەممەد دەڵی محەممەدجان زۆرە ترسم بە قوربان تۆش چاوەکەم تاقەتم نییە لە چاوی دینا بە دوور بکات ئیشەڵڵا خەمسەوە خمێسە کاک محەممەد بەخێر بێ دەم خۆش ماشەڵڵا باڵاشی زۆر بەرزە دەبێ ئاوا سێریت بکەین بەرزکەوت هەندە مایکەکە بەرزکەوە قسەی دەکەی ئافیا دامی پیرۆزبای خۆت بۆ شەقڵاوی خۆشەویست بۆ هەموو کوردستانیان بنێرە پیرۆزبایی ساڵیادی کوردستان تیV بکەم هیوادارم هەر بەردەوام بن و بەخشی جوان بکەن زۆر سپاس ئەوەندە کورد کوڕی منەوە یعنی عفۆن کوڕی من نییە بەس محەممەدەوە زۆر جوان گۆرانی وت کاک محەممەد بەڵێ 100% بەدڵی من بوو بەڵێ ڕێی لێژنێ نەمدۆ خەلەقمەوە محەممەد زۆر سپاس کە میوان بوو ئەم شەو لەگەڵمان چون وەرناگرین بەڵێ نمرەژ نییە ئەو سرێسەی نایە نانە لەسەر خۆ بە دەست خۆش زۆر سپاس شەواهەنگی کوردستان ستار لە کوردستان تیV بەردەوامە و بێگومان چەندین سوپرایز هەیە ئەو هونەرمەندانی کە لێرەن دێنە سەرشانە و گۆرانی دەڵێن دینا بەر لەوەی بڵێم تۆ گۆرانیم بۆ بڵێ ماندووی وەستاوی بەڵێ میرا ئیسراحەتە و دانیشتووە بە چەپڵەیەکی ئەوە پێشوازی لە هونەرمەند میرا دەکەین و بەرهەمێکیان پێشکەش دەکات فەرموو میرا بديلي تشاو سيركا غيرة مليكا بديلي تشاو سيركا لسرنوكا ونعميك بنشاو هرشاكا لسرنوكا ونعميك بنشاو هرشاكا بنشاو هرشاكا تو هنا سيمني بنجاري شي تمكا تولد وشيريني تخوى بين عزمكا تشوف يا كل جوانا اسكولي تشاو بازكا روناكي مالكم لشار حياتك لشار حياتك غيرة مليكا بديلي تشاو سيركا غيرة مليكا بديلي تشاو سيركا لسرنوكا ونعميك بنشاو هرشاكا لسرنوكا ونعميك بنشاو هرشاكا بنشاو هرشاكا نشاني بيرينيا أما درد عشقا كدوا قد لينيا عشق دلا ضلمايا هروكو بريقلا سرتا بمسفي بي قريقلي داني ضلا قريقلي داني ضلا غيرة مليكا بديلي تشاو سيركا غيرة مليكا بديلي تشاو سيركا لسرنوكا ونعميك بتشاو هرشاكا لسرنوكا ونعميك بتشاو هرشاكا بتشاو هرشاكا
بەتیلی چێو سەیرەکە غیرە غیرەم لێەکە بەتیلی چێو سەیرەکە لەسەر نوکە و نامەیەک بە چاو هەڕەشەکە لەسەر نوکە و نامەیەک بە چاو هەڕەشەکە بە چاو هەڕەشەکە تەک بوو لە دواوە غیرەی لێ دەکە غیرە ئەوە غیرە لە کێکەی وەرە پێم بڵێ غیرە نەما بەخوا میرا خێزانەکەیەوە نەجوانە وا بزانم عکس بۆتەوە پێچەوانە بۆتەوە خێزانی کاکمیرا خوشکێکی ئازیزی خۆمانە ئەمەنە جوانە ئەوەنە کابانە دەست خۆش میرایە دەنگ خۆش گۆرانێکی خۆش و گۆرانێکی خۆش و بەڵێ بەنامێکی هەڵپەڕکێ و شان هەڵپەرکێن و ئەم شتانە میرا پێشتر پەیامی پیرۆزبای گەیانەوە بەڵام بە کورتی جاکترەی گەێنم دووبارە سپاس بۆ تۆ دیناخان کاک دەرباز سپاس بۆ هەموو میوانە جوانەی کە ئەمڕۆ لێرە دانیشتون سپاسیانەکەم پیرۆزبایەکی گەرم لە شاشە جوانەکەی کوردستان کە هەمیشە شاشەیەکی زۆر ڕەنگینە هەمیشە خزمەتی هەموو پێکهاتەیەک و هەموو شتێکی کردەوە بە حەقیقەت ئێمە ئەمڕۆ جێگای شانازیە کە لە شاشەیەکی وا گەورە کە وەکو شاشەی کوردستان تیڤ کە بەرنمەیەکی وەکو کوردستان ستار پێشکەشەکەی هیوادارین بتوانین پرۆگرامی باشتر و باشتر بکەین لەم کەناڵە جوانە دووبارە هەمیشە سەرکەوتو بێت سپاس زۆر سپاس ئەمەوێ ئاماژە بە شتێک بەم میوانێکی ئازیز لێرەیە بە زمانی خۆی بە خێراتنی ئەەکەم بۆ ئەوەی ئەویش لە ئێمە تێبگا نرحب بضيفتنا مزنة الأطرش من عائلة الفنان الكبير القدير الذي لا يموت ويبقى معنا طول العمر فريد الأطرش زفولة أهلا وسهلا نورتي البروجرام نورتي شاشتنا ونحن نورنا بيكي أهلا وسهلا ئەگەڕێمە وڵاتان ئازیزان و ئەچینە لای بەشداربوویەکی تر بەشداربووی ئەم جارەمان وەکەزانن شوێنێکی جوان لە کوردستان ناوی ڕواندزە ڕواندز مەشهورە بە خەرەند وەچی دەرێن ئەمن تووڕە دەبم لە خەرەندێ خۆم فرێ دەدەمە خوارێ بەخوای کەس خۆی فرەنەداتە خوارێ خەرەند گەلە بریندە ئیوەی نییە ناوەڵا ئەو زەمن عاشق بووم بە عاشقەکەم گەیشتیمە ئێستا لە خۆم مرتاح خۆم فرێ نادەم ئەو برادەری تەنیشتم خەرچی خەرەندەیە یعنی خەرچی ڕواندزەیە مامۆستا خەرچی ڕواندزەیە ئەو بەشدار بۆ ئێستش دەگەڵوانە کاکە ئەرسەلان لە ڕواندزەوە دێت و بەرهەمێکمان پێشکەش دەکات چەپڵێک بۆ ڕواندز چەپڵێک بۆ ئەرسەلان و چەپڵێکیش بۆ ڕواندز لملان ولملانتك ورا دسنا
خۆش کاکەر سەلام نانا ڕواندز کوڕێەوە ها جوانی تێدایە 1 2 3 دوسێ کەس ئەکیدم ئیڕوانزێ لێرەنا کوڕی نازدار نازدار هەولێریش کچی ئاوا جوان و نازاری تێدا ئەرێ وەڵا ئەم خەرچرانەیە بە بەس فەرق ناکات خل هەولێردادن کوردستانیان هەمومان شینا هوەرت بیر چوو هوەریش هوەر هەربان ئەرێ وەڵا هوەر پیرۆزبای خۆی بگێری کاکوونەر لەگەڵ ئێمە ماندووە دینە ئەرێ وەڵا ئەوەی کە وەکو تۆ دەڵێ ئەو جوانی ئێمە بەشێکی کاکوونەرە مەیکەپمان دەکا قژمان کاکوونەر کاوەرە پیرۆزبایەکمان پێ بڵێ وەرە چاپڵێک بۆ هوەر ئەویش لە ڕواندزەوە خۆشی قۆس کردووە مامۆستا قات و ڕیباتێکی جوانی لەبەر کردووە تا هوەر دێت بە کورتی چکە هوەر زۆر خێرایە پەیامی پیرۆزبایی خۆت بنێرە پیرۆزبایی خۆم ئاراستەی کەناڵ جوانەکەی کوردستان تیڤ دەکەم هیوادارم هەمیشە لە پێشەنگ و سەرکەوتندا بیبێن زۆر سپاس ئەوەیە پەیامی کورد بمێنەوە با هوەریش بێت هوەر دواکەوت کاکوونەر فەرموو هوەر سەعاتێکە ون بوو هوەر گیر بۆ لەواری بەخێر بێ بەخێر بێ بەخێر بێ کاکوونەر لە ڕواندزەوە تا هەولێر زۆر سپاس سەرەتا بەخێراتنی میوانە بە ڕێزەکانەکەم مش بەخێراتی زۆر هەرمەندانە بدا بەڕاستی دەلەرزی پێش هوەر قسە بکە ئێمە چەند ساڵێک لەمە پێش کە کاتی خۆ لە بەنامی سروی ئەسێران بووین بێکەوە بووین من و هوەر ئەو حادثانەمان زۆر خۆش بوو کە جابەجانیە وەنە تووشی سترێسە بووین ڕۆژێکیان هوەر بەڵێ کاکوونەرێکی بوو لە بەشداربەکانی سۆدی ئێستێران پێشووتر و ئێستاش هەموو مێکاب و قژ و تەرتیباتی پیاوەکانی پرۆگرام قۆناغی کۆتایی بوو وانە بوو هوەر لە فێناڵ بوو تۆ گۆرانەکەی خاتوولێ لە فەریقی دوت وانە بوو طبعاً هوەر سێ کۆپڵەی دانابوو سێ کۆپڵە بڵێ وەڵا ئەگەم لە هوەر بوو هوەر وەزعی تێک چوو بوو نازان بۆ وەزعی تێک چوو بوو ئایا مۆزوعەکە چی بوو کە باش و خوار ئەحمی کردو کۆپڵە بۆ هاتەس دایموتی میرە وتەماوەتی بە شەرەفم کۆپڵەی سێمم بوو تا تێ ئەڕشامەوە کۆپلێک دەڵێ ئەوانە وەزعەکەی تێک چوو گۆرانی یەکەم زار بوو کە تۆم ناسی گۆرانی ئاوازەکەی مامۆستا سەید ئەحمەد ڕواندزیە ڕێزمان بۆ سێد ئەحمەد ئەو هەموو ڕواندزیانت بینیوە هەموو ڕواندزیە چی هاوشاو بەزوانی تاوامەوە بۆ ماچێکی سەر کۆڵ بێت لە خوایدا پاڕامەوە یەکەم جار بوو کە تۆم ناسی بەزوانی تاوامەوە بۆ ماچێکی سەر کۆڵ بێت لە خوایدا
لە خۆیدا پارەمە زۆر سپاس. بە بۆنەی 22 ساڵی دامەزراندنی کوردستان تیڤ پیرۆزبایەکی گەرم ئاراستەی بینەران و تەواوی ستاف و کارمەندانی کوردستان تیڤ یەکەم هیوادارم ساڵ بە ساڵ بەرنامە و کاری باشتر و جوانتر پێشکەش بە خەڵکی کوردستان زۆر بکەن. سپاس. هونەر سپاس بۆ هونەر، سپاس بۆ کاکە ئەرسەلان. فەرموون لەگەڵ خۆت بیبە. ئافەرم لەگەڵ خۆت بیبە. ڕاندزی عاقڵ بڕۆنە باکستێج لە ڕاندز و لە خەرەن تۆزێک دەینە خوارەوە باشە دەچینە سۆران. بەڵێ پێشوەقت حەزم کرد بە خێراتنی خاتونێکی تازە بۆ کوردستان تیڤ خاتو ژیمەن پرۆگرامێکی بە ناوی کلیل دەبێت ئەمڕۆ لەگەڵمانە بە خێراتنی دەکەم بەخێربێت زۆر بەخێربێت هیوای سەرکەوتنێ بۆ ئەخوازین ئەچینە لای هەشداربێکی تر لە سۆران بە چەپڵەیەوە میوان لە سۆرانەوە. دەم خۆش کاکمێوان وەرە پێشەوە بە لە کۆنتترۆل لێمان تووڕە نەبن ئەرەوەڵا کاکمێوان دەنگ خۆش ئەوە بەکێڵێ عەزیزم و عەزیزم و ئەوهۆمە عەزیزە بە دوایەکە لە گۆرانەکە سەد جاروتی عەزیز و ئەزیزی تر فەرق ناکە کێ خێرا وەرە بە من بڵێ بە من کوردستان تیڤ ئای دەست خۆش دەم خۆش میێوان تامی پیرۆزبای خۆت ئەس پیرۆزبایە کوردستان تیڤ دکەم بۆ دامەزراندنە 22 ساڵ بەرینەکە ئەس پیرۆزبایە بەرنامە کوردستان ستاریش دکەم و خێرهاتن بۆ میوانت مێت ڕێزدار و خێرهاتن بۆ مامۆستایت عەزیز و مەتوێتن ئینشەڵا بەرنامەکی خۆش بکەین و چه کوردستان ستار بیتن چه هەر بەرنامێک بیت مهم ئەوە کو سەرکەوتوو بیتن زیاتر تۆش سەرکەوتوو بێ زۆر سپاس کاکمێوان شوو بدە لە باکستێج و کوردستان ستار بەردەوامە بەڵام ئێستا دەمەوێت چەپڵەیەکی زۆر تایبەت بۆ هاوپیشەم هاوکارم شەریکم لێ بدەن و
هونەرمەندینە گۆرانیش تایبەتان پێشکەش دەکەم. باشە. دەنگی ترپەی دڵی من وەک دەنگی دەغڵایە بیکێشە بەم دەهۆڵە تاکۆ هێزت تێدایە من هەر سرم دەرناچێ لەم بازار و سەودایە بەڵام لەبەر دڵی تۆ هەرچی دڵێ هێروایە هەرچی دڵێ هێروایە لە بازاڕی قەیسەری جووتێک وارد کڕیوە لەگەڵ بازن و خڕخەڵ هێشتا منت نەدیوە دڵێن لەسەر هەرسێکیان ناوی دینەت نووسیوە تۆ لەکوێ منت دیوە تۆ لەکوێ منت دیوە دەنگی ترپەی دڵی منە وەک دەنگی دەهەڵوایە بیکێشە بەم دەهۆڵە تاک و هێزت تێدایە من هەر سرم دەرناچ لەم بازار و سەودایە بەڵام لەبەر دڵی تۆ هەرچی دڵێ هێروایە هەرچی دڵێ هێروایە
بۆکوێ ئەوە ئێمە دینامان گۆرانیەکەمە موت و ڕام کرد دینامان عاقڵ ناو پاکە تێگەڵ گرت بوو کەسێک هات بە جووتە گوارەیەک لە بازاری قەیسەری هەڵی خەڵەتان دووبردی ئەو جووتە گوارەیە زۆر گەورە بووە لەکوێ کڕی بووی لە قەیسەری دەی باشە دەم خۆش بێ بمانی کێکە لە بەرەمە جوانەکانی دینا تێکستی ئەم بەرەمە لەلایەن هونەرمەندی خۆشەویست قادر ئەسعەدەوە نووسراوە هونەرمەندێکی دەنگخۆش و تێکستی هەڵپەرچەی زۆر جوان ئەنووسێت لێرەوە ڕێز و خۆشەویستامان بۆی هەیە هەروەها وەکو هەموو کارەکانی دیکەی دینا ئاوازەکەشی مام ساڵکەوت داینەوە دەستان خۆش سپاس شەواهەنگی کوردستان ستار بەردەوام دەبێت بەڵام ناوبڕێکی کورد وەردەگرین و سوپرایزی دیکەمانەیە